هەر سەبارەت بەو بێڕێزیەی کە کەسێکی عێراقی لە وڵاتی سوید بەرامبەر با ئاینی پیرۆزی ئیسلام و بە دیاریکراویش قورئانی پیرۆز ئەنجامیدا خۆ پیشاندانەکان بەردەوامن، بەڵام هەندێک جار لە ڕێڕەوی خۆی دەرچۆ ڕەنگە لە داهاتوودا بەزیانی عێراق تەواو ببێت. لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان هەندێک پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عومەر بەرزنجی، بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. جەنابی بریکار، شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆت باش دەزانی ئەو کەسێک کە ئەو بێڕێزەی با قورئانی پیرۆز و بە مسڵمانان کردەوە ئەسڵەن سویدی نییە، خەڵکی عێراقە، بەڵام کاردانەوەکان لە عێراق بە جۆرێک توندوتیژی تێکەوت کە چوونە سەر باڵۆزخانەی سوید و سووتاندیان و دوچار پەیوەندەکانیشان لەگەڵ سوید بچڕان. پێدوانیە ئەمە تا ڕادەیەک زیادە ڕەویە و دوجار بە پێی یاسانە و دەوڵەتیەکان بێ بە زیانی عێراق تەواو دەبێت. بسم الله الرحمن الرحيم. إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. سپاس تانەکەم بۆ ئەم چاوپێکەوتنە. پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە بەو شێوەیە، من ئەوە ئەڵێم ئەو خەڵکە نەفامانەی پێیان وایە بە سووتاندنی قورئان شەوکەتی ئیسلام مەشکێنن، دڵنیا بن بەهۆی ئەم قورئان سووتانەوە سەدەها مزگەوت دروست ئەکرێ. ئەوە تا لە ئەوروپا تەحەدایە، ئیستیفزازە، خەڵکانێک هاتوونەتە سەر جادە لە دنیاە کە ڕەنگە ڕۆژە ڕکعەتە نوێژیشیان نەکرد بێ، ئێستا ڕقیان هەستاوە، چونکە ئەمە عەقیدەی ئومەتێکی 2 ملیاریە. بەڵام من ئەگەر وەکو وەزارەتی دەرەوەی عێراق قسە ئەەکەم، ئەڵێم ئێمە سووتاندنی بارەگاکانمان پێخراپە، سووتاندنی سەفارەتەکانمان پێخراپە، مزاهرە ئەبێ، خۆنیشاندان ئەبێ، ڕێنمایی خۆی هەبێ، ئەبێ موافقاتی هەبێ. ئێمە ڕێگا دیبلۆماسیەکانە گرینە بەر. جەنابی جێگری و سەرۆکوەزیرانی عێراق، وەزیری دەرەوەی عێراق بەڕێز کاک فواد حوسێن دەوری خۆی بینیوە، لەگەڵ وەزیری دەرەوەی سویدا قسەی کردووە. ئەوان وەزارەتی دەرەوە، وەزیری دەرەوەی سوید بەو شێوەیە وەڵامی یاوەتەوە کە ئەوانیش پێیان خۆش نییە، وەکو حکوومەت پشگیری ئەو کەسە نین کە سەلوان مومێکا و پۆلیسیش پێی خۆش نییە، بەڵام ئەوان قانونێکیان هەیە. ئەو قانونە پێویستە ئەو قانونش پیا بچنەوە، چونکە ئەو قانونە بە ناوی ئازادی ڕادەربڕینەوە ئەو مەجاالەی یاوە ئەوان خۆیان تووشی ئەزمێکی گەورە ئەکەن ئەگەر بێت و ئەوەشانەکەن. لەبەرەوە ئێمە پێمان وان نییە سووتاندنی سەفارەتەکان بە هیچ جۆرێک لە مەسلحەتی عێراق بێ، وەکو ئەوان ئەو کارش ئەکەن، ئەویش لە مەسلحەتی سوید نییە و لە مەسلحەتی هیچ وڵاتێ نییە، چونکە عێراق حەریسە لەسەر ئەوەی پەیوەندیەکانی لەگەڵ هەموو دنیای بەردەوام بێ بەباشی. بەڵام ئەو جۆرە کارانە تەئسیرە کاتە سەر ئەم پەیوەندیانە. بۆیە ئێستا سەفیری سوید لە عێراق ناچار کراوە کە بێ عێراق بەجێ بێڵێ، چونکە ئەم موقیفە قبول نییە لە عێراقا. هەروەها ئێمە قایم بێعمالی ئێمە خۆمان سەحب کردەوە لە سوید. زۆر باشە جەنابی بریکار، یعنی بۆ خۆت باش دەزانێت دیسانەوە دێمەوە سەر ڕێکار و یاسا دیبلۆماسیەکان لە عێراق پێشتر چەندین سەفارەت پەلاماردرا، سووتێنرا، ئاڵای وڵاتان سوکایەتی پێکرا، بەڵام هیچ وەختێ نەگەیشتە ئەوەی کە ئەو وڵاتانە پەیوەندی دیبلۆماسیەکانن لەگەڵ عێراق بپچڕێنن. پرسیارەکە ئەمەیە بۆچی بە تەنها عێراق ئێستا دژایەتی سوید دەکا؟ یعنی خۆ ئەو کەسە هاوڵاتی سویدیش نییە، سوودی لە ئازادی و دیموکراسی سوید وەرگرتووە. دیسانەوە دەگەڕێمەوە سەر پرسیاری یەکەم لە ڕووی دیبلۆماسیەوە، ئەگەر بێت و عێراق هەوڵێک نەدا بۆ پاراستنی نێردە دیبلۆماسیەکان، دوجار ڕەنگە خراپ لەسەری بشکێتەوە. عێراق بەردەوامە لەوەی کە پەیوەندەکان بەباشی ڕابگرێ، بەڵام ئەمەش معنای ئەوە نییە بێدەنگ بێ لەو کارە. تەنها عێراقیش نییە، منظەمەی تەعاونی ئیسلامی هاتوۆتە جواب لە مەجلیسی حقوقی ئینسان، هەموو بە یەکجار ئیدانەی ئەو کارەی هەموو وڵاتان ئیدانەی ئەو کارەیان کرد کە لە سوید کراوە، هیچ کەس تەئیدیان ناکات، تەنانەت حکوومەتی سویدی خۆشی مؤید نییە، ئەمەی پێ باش نییە، بەڵام دەسەڵاتی جانبی قانونیەکەیان نییە. لەبەر ئەوە عێراق بەتەنها نییە، بەڵام ڕەنگە تەحموس لە عێراقا زیاتر بێ، بە تایبەتی کە کەسەکە عێراقیە زیاتر ڕقی عێراقیەکانی هەڵوەسانوە. طبعا ئەمەش بە هیچ جۆرە حساب نییە لەسەر مەسیحیەکان، چونکە ئەو کەسێکی ئیعلانی ئەوەی کردووە کە کەسێکی مولحیدە،
ناژمێردرێ لەگەڵ مەسیحەکان بە تایبەتی مەسیحەکانیش لەگەڵ مسلمانەکانە هەمان مووقفیان هەیە دژی ئەو کارە لەبەر ئەوە عێراق بە دڵنیایی هەوڵەیە پەیوەندیەکانی خۆی بپارێزێ بەڵام لەم حاڵەتی ئاوا پەیوەندی تۆزێک چڕانی تێ ئەەکەوێ بۆ ئەوەی بەرامبەرەکە هەست بەوە بکە کە ئەمە هەڵەیە کە ئەیکا بڵێت هوونەڵی ئەبێ ئێمە کۆمەڵی ئیجراعات بکەین هەم لەگەڵ سەفارەتە هەم سەفارەتی خۆمان قایم بیعمال بێنینەوە هەم لەوانەیە تەسیر بکات لە کۆمپانیەکانی کە لە کاران لە وڵاتە چونکە ئەمە زەختێکی دیبلۆماسیە کە ئێمە بە هیچ جۆرە بیر لە حەلی عەسکەری ناکەینەوە حەلی ئاوا ناکەینەوە بەڵام بیر لە حەلی دیبلۆماسی ئەەکەینەوە ئەمە شتێکی طەبیعیە لە هەموو دنیاە کاتێک کە تەشەنوژێکی ئاوا دروست ئەبێ کارە دیبلۆماسیەکان بەم شێوەیە ئەکرێ ئەبێت تۆ زەختێکت هەبێ ئەبێ سوید تێبگەن وڵاتی کەش تێبگەن کە عێراق بەمە ڕازی نییە بە هیچ جۆرێک کاتێک کە بیر لە حەلی دیبلۆماسی ئەکاتەوە بیر لە حەل ئەکاتەوە بەڵام معنایەوە نییە ڕازیە بەم کارە و وەزاری خارجی جوزئێکی گەورەیە بەشێکی گەورەیە لە عێراق ڕازی نییە بە هیچ شتێکی هەڵە بەڵام ڕێگای چارەسەر لە لای ئێمە ڕێگای دیبلۆماسیە. زۆر باشە جەنابی بریکار یعنی وڵاتانی ئیسلامی وڵاتانی عەرەبی وەکو خۆشتان ئاماژەتان پێدا 2 ملیار مسلمان هیچێکی لە وڵاتانی ئیسلامی ئەو ڕێکارە توندەی نەگرتە بەر بۆ پچڕانی پەیوەندی دیبلۆماسیەکانیان لەگەڵ سوید پێ دوانێ هەندێک لەمەیە پەلە کراوە یاخود جۆرێک با ڕاشکاوانەتر قسە بکەین جۆرێک لە مزایەدە بۆ لە عێراق ئێمە وەکو حکوومەت وەکو وەزاری خارجیە ئەم کارەمان پێ باش نییە بەم شێوەیە بکرێ بەڵام ئەمەش خۆتان نەزانن شتی شعبیە زۆر جار ناتوانین ڕێ لە شتی شعبی بگری ئەوە شاریعە ڕەنگە ئەو حەماسەتەی ئیسلامیەی لە عێراقا هەیە لە وڵاتێکی ترا کەمتر بێ بەڵام هەموو ئەم 2 ملیارە پێی ناخۆشە خەڵکی وا هاتۆتە سەرجادە نەک لێرە لە سویدیش لە شوێنی تریش تۆ قەت لەبیر لەوانەیە ئەم بڵێ ئەم کەسە هەر لە بیری چۆتەوە کە مسلمانە کەچی ئێستا بیری کەوتۆتەوە لەبەر ئەوە یعنی من حەزەکەم جارێکی کە بگەڕێمەوە سەر ئاەتێکی پیرۆز فەرمێ خوای گەورە فەرمێ یوریدونە لیطفئوا نور الله بأفواههم والله متم نوره خوای گەورە نوری خۆی پارێزێ دینی خۆی پارێزێ جاری وایە بە کەسانێک کە تۆ تەسەووری ناکەی ئەو کارانە ئیستیفزازە ئیستیفزاز ئەبێ بە سەبەبی ئەوەی خەڵکانێک بێن دیفاع بکەن کە تۆ ئەسڵ ڕەنگە چاوەڕوان نەکەی ئەمە عەقیدەی 2 ملیار کەسە بەڵکو عەقیدەی زیاتر لە 2 ملیار کەس ئەوانەی کە مؤمنن بە کتابە ئاسمانیەکان هەمویان ئەمەیان پێ ناخۆشە وەکو ئەوەی چۆن مسلمان بۆ قورئان پێی ناخۆشە بۆ ئینجیلیش پێی ناخۆشە بۆ تەوراتیش پێی ناخۆشە بۆ زەبوریش پێی ناخۆشە بۆ هەموو کتێبە ئاسمانیەکان بۆ هەموو پێغەمبەرەکان لەبەرەوە ئەگەر حسابی کەی زۆر لە 2 ملیار زیاترە ئەوانەی کە خەڵکی ئیماندارن بە خوای گەورە ئەمەیان پێ قبوڵ نییە جا لەبەر ئەوە کەسێک بەم شێوەیە ئەگەر پێی وابێ بەمە ئەتوانێت زەرەر لە دین با یا زەرەر لە ئیسلام بە و ئەزانم خەیاڵی زۆر خاوە بەعکسەوە هەموو خەڵکی جوڵان بۆ ئەوەی دیفاع لە عەقیدەکەی بکات. زۆر باشە جەنابی بریکار ئێوە بریکاری وەزارەتی دەرەوەی عێراقن ئێستا پەیوەندیەکان لەگەڵ سوید پشتراوە ئایندەی پەیوەندێک دیبلۆماسیەکانی عێراق و سوید دوای ئەم کارانە چۆن دەبینن؟ جارێ یەکەم پچڕان دەرەجاتە یعنی ئێمە بەس قایم بیعمالەکەمان هاتوۆتەوە سەفارەتەکەمان ماوە لە سوید بەڵام کەسی یەکەم ڕئیسی بەعسەکەمان هێناوەتەوە هەموو بەعسەکەمان نەهێناوەتەوە ئەوان بەس سەفیر ئیزندراوە ئەوانی تر ئەگەر بژڕۆنەوە لەبەر زروفەکەیە ترسێکە ئەجینا نەوتراوە سەفارەت داخن پەیوەندی پچڕانەکە نەگەشتوەتە ئەوەی بە کاملی بپچڕێ ئەمە ئینزارێکە ئەمە ڕێکارێکی طەبیعیە لە هەموو دنیاە کاتێک کە خلافێک دروست ئەبێ لە بینی دوو وڵاتە مەرج نییە لەسەر ئەم حاڵەتە لەسەر هەر ئەم حاڵەتێ بێ سەفیر گۆڕانکاری بەسەر یا قایم بیعمال ڕئیسی بەعسە بەڵام ئەمانە بۆ ئەوە نییە ئێمە پەیوەندەکانمان هەتا بپچڕێ بۆ ئەوەی ئەوان بەخۆیان نابچنەوە و ئەوانش حسابی قازانج و زەرەری خۆیان بکەن ئایا ئەوان قازانجیانە پەیوەندەکانیان لەگەڵ عێراقا هەزارها مەساڵح هەیە لە بینە ئەم مەساڵحانە ببڕێ بە تایبەتی مەساڵحی اقتصادیەکان هەموو وڵاتانە هەمووی جۆرەها کار و جۆرەها کۆمپانیایان هەیە لە وڵاتانە ئیژەکە چ مەسلحەتێکیان هەیە لەوەی هەموو شتەکانیان ببڕێ ئێستا هەموو وڵاتانی دنیای ئیسلامی ئەگەر بڵێن ئێمە پەیوەندی ئابووری
لەگەڵ وڵاتێکی وەکو سویدا ئەبشڕێنین یعنی ئەم هەموو زەرەرە بکە لەبەر خاتری سەلوان مۆمیکا یعنی ئەمە معاملەیەکە لەبەرەوە پێمان وان نییە ئەوانیش نایەنەوە بە خۆیانە عێراقیش طبعا ئەمری قەزایی دەرکردووە بۆ گرتنی و ئێمە یعنی لەگەڵ ئەنتەرپۆلە و ئەوانە کە بهێنرێتەوە بەڵام ئەوان لەبەرەوەی قانونی حڕیەتیان هەیە لزومیان هەیە ئەوە ڕەنگە ئەوە عەرقەلە دروست بکا بەڵام ئێمە لەسەر مووقیفی خۆمان بەردەوامین ئەوانیش تێئەگەن ئەوە نەوی ئەوە تێنەگەن چونکە ئێمە قایم بێعمالەکەمان کە من ئەمڕۆ قسەم لەگەڵ کردووە کە پێشتر پێی وتون هیوادارم ئێوە تەداعیاتی ئەم مەسەلەیە باش لێک بنەوە بە وەزارەی خارجی سویدی وتووە وتێتی هیوادارم باشی لێک بنەوە چی لێ ئەکەوێتەوە ئەوانیش تێی ئەگەن بەڵام دیارە خەلەلەکە لەوەیە ئەو قانونەی ئەوان وا تەفسیر ئەکرێ بەڵام بەڕاستی حەقی هەیە ئەوان باش تێ بگەن ئەمە ئازادی ڕادەربڕین نییە ئەمە ئیهانەی مقدساتە ئەمە ئیهانەی گەلانە ئەمە ئیهانەی ئومەتێکی گەورەیە ئومەتەکانە لەبەر ئەوە ئەم عنوان و مانشێتە کە حڕیەتی ڕەئی ئەوەیەت من بێن قورئانەکەی تۆ بسووتێنم ئەم لێکدانەوەیە ئەبێ پیا بچنەوە من ساڵی 2007 ئێستا کە بە دەنگ و بە ڕەنگ هەمە لە بمبورە لە نەتەوە یەکگرتووەکان لەسەر ئیساءکردن بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و پێغەمبەران کەلیمەم هەیە ئێستاش پارێزراوە لەلام بە دەنگ و بە ڕەنگ کەوتومە ئەمە نابێ حساب بکرێ بە حڕیەتی ڕەئی چونکە ئەمە ئیهانەیە ئەبێ بە ئیهانە دابنرێ و محکەمەی مافی مرۆڤی ئەوروپا لە نەمسا محاکەمەی ژنێکی کرد کە ئیسایی بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه و سلم کرد و لەسەر ئەوە عقوبەش درا لەبەر ئەوە ئەم حرەکەیە ئەوەی ئەم گۆڕانکاریە بێ بە ڕای من گۆڕانکاری بەسەرایە و پەیوەندەکانی ئێمە چاکە بێتەوە یعنی بەڵام دوای ئەوەی کە ئەوانیش بیرێک لەوە ئەکەنەوە حەلێک بۆ ئەوە دابنێن زۆر باشە بەڕێز عومەر بەرزنجی بریکاری وەزارەتی دەرەوەی عێراق ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش